لە 14 تەمووزی ساڵی 1950 زاینیدا شۆڕشی تەمووز بە سەرۆکایەتی عەبدولکەریم قاسم لە عێراق سەرکەوت و کۆتایی بەدەسەڵاتی پادشایەتی لە عێراق هات. لە دوای سەرکەوتنی شۆڕشی 14 تەمووز قاسم بانگێشتی مەلا مستەفا بارزانی کرد بگەڕێتەوە بۆ عێراق. دوایەوەی لە دوای ڕووخانی کۆماری کوردستان لە مەهاباد لە ساڵی 1947 ئاوارەی یەکێتی سۆڤێت ببوو، بەڵام زۆری نەخایەن بەهۆی ناکۆکیە سیاسیەکانەوە بارودۆخی وڵات گۆڕانکاری بەسەردا هات و لە ئەیلولی ساڵی 1961 شۆڕشی ئەیلول هەڵگیرسا. بەشێک لە کوردانی هەر چوار پارچەی کوردستان خوازیاری بەشداری بوون لە شۆڕشدا، بەڵام بۆ چوونی جیاوازیان لەبارەی ئامانج و هۆکارەکانی سەرهەڵدانی شۆڕشەوە هەبووە. یەکێک لەو کەسانەی کە بۆ چوونێکی جیاوازی لەبارەی شۆڕشەوە هەبووە سەید کامیلی ئیمام زەنبیلی، ناسراو بە کامیل شا یان ئاواتی شاعیر، لە دیوانی شاری دڵدا بە پارچە شعرێک وەسفی شۆڕش و دۆخی سەردەمەکەی کردووە و باسی لە ململانی نێوان هەست و سۆزی نەتەوەی خۆی و عەقڵی کردووە و نووسیوێتی من دەڵێم شاری دڵم باخ و گوڵستانە کەچی عەقڵە لێنا قەسەبەی شۆڕشی مەستانە نەچی. شاعیر لەو چەندێڕەدا باز لە هەست و سۆزی نەتەوەی خۆی دەکا وەک کوردێک سۆزی بۆ شۆڕش وای لێ دەکات کە بە شاری دڵ و باخ و گوڵستان وەسفی دەکات، بەڵام عەقڵی شاعیر بیر و بۆچوونی جیاوازە و پێی وایە شۆڕش قەسەبەی شۆڕشی مەستانەیە، واتە کۆڕگرتن و کۆبوونەوەی سەرخۆشەکانە و عەقڵی ڕێنووی دەکا بەشداری نەکات. لە بەشێکی تری شعرەکەیدا کامیل شا جارێکی تر شۆڕش بە جێگە و مێرگی ڕەزامەندی و دڵخۆشی ناوبردووە و عەقڵی بە پێچەوانەوە هۆشداری دەدا لەوەی شۆڕشی ئەیلول بۆ تەمۆڵگەی دەستگا هەواڵگریەکانی موسادی ئیسرائیلی و ساواکی ئێران. دەڵێ من دەڵێم نوختەی ئەو ڕەوزەی ڕیزوانە دەچم، ئەو دەڵێ نا ڕەشە جێی ڕاوگەی شەیتانە نەچی. لە کۆتایی شعرەکەیدا کامیل شا باز لە خۆی دەکا و دەڵێ لەو هەموو چوون و نەچوونە سەری سوڕماوە کامیل، من دەڵێم جوانە بچم، ئەو دەڵێ وا جوانە نەچی. سەید کامیلی ئیمام زەنبیلی شیعری شاعری دڵی لە ساڵی 1346 هەتاوی کە دەکاتە ساڵی 1967 زانی لە گوندی قاقلاوای سەر بە شاری سەقزی ڕۆژهەڵاتی کوردستان نووسیوە. سەید کامیل شاکوڕی سەید عەبدولکەریمە و لە ساڵی 1903 زانی لە گوندی زەنبیل لەدایک بووە و لە تەمەنی 9 ساڵیەوە خراوەتە بەرخوێندن. سەرەتا وانە فارسی و عەرەبیەکانی لە زەنبیل لەژێر دەستی مەلا مەحموود ناسراو بە مەلا ڕەشا خوێندووە و دواتر بە هاوڕێیەتی سەید محەممەد نورانی چۆتە گوندی جەمیان. لە ساڵی 1928 کامیل شا چۆتە گەورەدێ باخچەی سەر بە شاری مەهابات و لە خزمەتی مەلا سەید عەبدولکەریمی مودەڕیس ماوەیەک ماوەتەوە. لە ساڵی 1989 زاینی ئاوات لە شاری سەقز ماڵاوایی یەکجاری کرد و سەدان بەرهەم و نووسراوی دەوڵەمەند بۆ بواری نووسین و ئەدەبی کوردی جێهێشتووە. سەید کامیل شا شاعیر پیاوێکی میوانگر، سەر ڕووخۆش، سوار چاک بوو، لە بواری ئاین و خواپەرستیشدا هەم ئەهلی دین و هەم ئەهلی عرفان. من دەڵێم شاری دڵێم باغ و گوڵێستانە کەچی، من دەڵێم شاری دڵێم باغ و گوڵێستانە کەچی، عەقڵە لێ ناپەسەنە